ناوم سۆران عەباس دانیشتوو شاری سلەیمانی ساڵانێکە بەم کاری دەستیەوە خەریکم من پیشەی دەستی لە ساڵانی تقریبەن 2011ەوە پێشتر خەریک بووم بەڵام وەکو کارێک هەوڵم بۆیەوە زیاتر خەریشی بووم تقریبەن ئەوە بۆ 5-6 ساڵەچێت کە کارەکانم میتر دەستم کردو بۆی کۆی کەم و خەریشی بم و ئاوە پێشانگایەکم داناوە. زیاتر حەزم لە ئیشە کۆنەکانە هەموو ئیشەکان بڵێن فکرەی خۆمە و بەرنامەی بۆ دانێم ئێمە کە سەیری ئیشەکەین ئیشی تەقلیدی ئیشێکی نییە یعنی ئیشێکی خراپ نییە بەڵام ئەگەر تۆ بتێ فێری ئیش بی ئەبێ قەناعەتە بە خۆ دەبێ خۆت توانی فکرەی ئیشەکانی خۆ زیاتر دابنێ من سەیری زۆری سایت و پەیجەکانەکەم سەیری زۆری ئیشەکەم بەڵام ئیشێکی تەقلیدم نییە یعنی ئیشێکی دووبارەم نییە لە بەرەو شێوەی بیکەمەوە حەزەکەم ئیشەکان تایبەت بن بە خۆم. بیر و نافورەم هەیە هەمانە بۆ جوانی بۆ کۆمانە لەسەر مێزێدایەنەی لە ناو ماڵە هەشمانە بۆ ناو ماڵ بەکاریهێنی ئاویتیا و نافورەیە ئاو هەڵەیات هەشمانە بۆ دەرەوە ئەوەی کە لە ناو ماڵ بەکارێت مادەکانی جیاوازە چونکە لەبەر سەرما و گەرما نابێت لە ژوورەوەیە ئەوەی کە لە دەرەوەیە سەرما و گەرمالەیە بڵین هەتاو لێات و سەرماشی نەبێت مادەکانی بێ جیاواز بێ ئەوەش نافورێ و بە شێوازی تر و بە قەبارەی جیاواز وڵای خۆم ساڵانێ بوو لەگەڵ مۆسیقای بڵێن هەر خەریک بووم ئێستا لەگەڵەوەی کە ئیش و کارەکان مەکەم ئیتر هەر کاتێ بێتاقە دەبم ماندوو ئەبم دانیشم پارچەی مۆسیقا لێم بۆ خۆم زیاتر هەوڵێم ئەو شتانەی کە لە کۆنا هەبووە بڵێن جیلی ئەم سەردەمیان نەیانبینیوە شارەزایان نییە من حەزەکەم بەکاریان بێنمە و شێوازەکەی پێشێ لەوانە بۆ نمونە بڵێن ئەمە وەختی خۆی لە جژنەکانە لەم شێوازە بەکارە هادەمە چەند و فەرەقی پێڵێن مناڵان لە جژنا چون سواریە بوون ئیتر مناڵان لێرە سوارە بوون و ئەو گوژم بە ئەو نێپاڵێن پێ ناینیانەکرد یەکێ لەوانە بڵێن جۆلانێ هەبوو وەختی خۆی کە خەڵکانێکە چون بۆ دەرەوە بۆ سەیران و بۆ گەشتوانە جۆلانەیشیان هەڵەواسی و ئیتر بەم شێوەیە نە هیچ خوێنومە بۆ ئەم بابەتە و نە دەورۆشم بینیوە ئەمە وەکو حەز و خولیای خۆم حەزم کردووە لەم بوارەیە ئیشکەم وەکو کاری دەستی و بە هەموو جۆرە بڵێن شتێکیش ئیژەکەم وەکو بە بەر بەدار بە شوشە بە هەر کەرەسەیە بێت زیاترە و کەرەسانەی کە لە کەڵگەکەون و بەکار ناهێنن ئەبنە مای پیسبوونی ژینگە ئەبنە مای ئەوەی کە ژینگە پیسکە بە پلاستیک بە
زۆر جۆری بڵێن شدەیەکە من کاری پێەکەم کاری دەستی کارێکی قورسە و ئەو شتانش کە ئەتەوێت ئەبێ هەموو ماوادەکان بە دوایە بگەڕێ ئەوە نیە بە ئاسانی لەبەردەستا هەبێت بەشداری پێشانگایەکم کرد پێشانگایشی نێودەوڵەتی لە ئێران لە شاری گوگان لە چەندین پێشانگای ناوخۆ لەسەر ئاستی هەرێم بڵێن بەژاریم کردووە لە میهرەجانی عێراقیە بەژاریم کردووە لە چەندین پێشانگای خێرخوازیە کە بەژاریم کردووە بۆ مناڵانی بێسەرپەرشت و کەمەندام و ئەوانە وەکو سەرچاوایکی بژێوی نەبووە بۆ لەبەرەوەی بەداخەوە لە لای ئێمە تاوەکو ئێستا سنگ و قورسایەکی کاری دەستی لە لای خۆمان نییە بەداخەوە لە وڵاتانی تر زۆرترین بایەغیرێ بە کاری دەستی بەو ئیشانەی کە بەدەست ئەکرێت و گرانترین نرخیانەیە و باشترین شوێنیان هەیە بەڵام لە لای ئێمە بەداخەوە بۆ شوێوە نییە بەڵام ئێمە لە هەوڵین کە بیگەێنینە ئاستێکی باش طبعاً هەر ئیشێک ئەگەر خۆشەویستی و سەلیقەت نەبێت لە ئیشەکەیە لە کاتی خۆت نەبووریت ناتوانانی سەرکەوتوو بیتەیە من زۆر ینی دڵخۆشم بەم ئیش و کارانی خۆم و زۆرم خۆشەوێن زۆرترین ینی کات لە خۆمەگرم بۆ ئەم ئیشانە